ساڵانە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە هەزاران کەس لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران گیان لەدەست دەدەن و لە نوێترین ڕووداویشدا لەسەر ڕێگای گوندی پاڵنگانی سەر بە شاری کامیارانی پارێزگای کرماشان پاسێک وەرگەڕا و لە ئەکامدا 16 کەس گیانیان لەدەستدا و 12 کەسی دیکەش بریندار بوو. ئەو کەسانی لە ڕووداوەکەدا بوونە قوربانی خەڵکی گوندی پیرسەفای سەر بە شاری مەریوانی پارێزگای سنەبوون و بۆ زیارەت بەرەو مەزاری وەیسی قەرەنی بەڕێکەوتبوون کە وەک نەریتێکی ساڵانە خەڵکێکی زۆر لە ناوچە جیاجیاکانی کوردستانەوە ڕوو لە مەزارەکە دەکەن. داخەکە ئەو نەگرانە بەڕاستی قسەکردن زۆر سەختە. ساڵانێکە خەڵکی ئاوایەکان بەتایبەت ئاوایی پیرزەفا لە کاتێک لە ساڵە بانگەوازەیەکرێت و ئەوانەی کە پێیان خۆشە ڕۆن بۆ زیارەتی وەیسی قەرەنی. 2-3 ساڵێکە بە بۆنەی ئەم نەخۆشینەوە کەس نەڕۆیوە. چەند ڕۆژێ لەمە بەر دەنگی ئەوە بوو کە قەرارە کۆبن و بڕۆن بۆ زیارەت. هەرچەندە بۆ یەکەم جار نییە ڕووداوی لەو شێوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوودەدات و لە ساڵانی ڕابردووشدا ڕووداوی هاتوچۆی مەترسیدار لە جادەکانی و ئەو بەشەی کوردستان ڕوویانداوە، بەڵام هەروەک کەسوکاری قوربانیان دەڵێن ڕووداوەکەی سەر ڕێگای پاڵنگان کۆستێکی دیکەیە بۆ خەڵکی گوندی پیرسەفا و سەرجەم هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوەی کە دەسەڵاتی نەبوو بە مینوبوس خۆی ماشینی بێت بە مینوبوس ڕۆشتن. مینوبوسیش خاناخا خۆمانەزانین 15 تا 22 نەفەر 23 نەفەر سوارە بنیتر لە چەند ماڵە کۆبوون و مینوبوس تەکمێڵ بوو. سریە لە ماڵەکانیش بە تایبەت مامۆسای ئاوایی ئەوان دواتر بە ماشینی خۆیان ڕێکەوتن. سعاتی 10-11 بوو هەواڵ هاتەوە وتیان مینوبوسی پیرسەفا لای پایگەلان لای پاڵنگانە چەپی کرۆ ڕۆیەتە خوارە موزکامی. بەڕاستی وەرەی خەڵک یەکسەر ڕووخا، یەکسەر ئاوایی کشومات کەوت بێدەنگ گشتی دەسی لە کار کێشاوە ماتەم ئاوایی گر بەڕاستی. هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ لە ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی بۆ خراپی جادە و ڕێگاوبانەکان دەگەڕێتەوە. هەر بۆیە چالەکانی مەدەنی سەرڕای ناڕەزایەتی دەربڕینی بەردەوامیان بەرامبەر بارودۆخی ڕێگاکان نازناوی جادەکانی مەرجیان لە ڕێگاوبانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناوە. بەپێی ئامارێکی ڕێکخراوی پزیشکی یاسایی ئێران تەنها لە 2 مانگی سەرەتای بەهاری ئەم ساڵدا نزیکەی 2600 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان لەدەستداوە و 47,000 کەسی دیکەش بریندار بوون.